هەڵبەتە وەکو هەمومان نەزانین مێژوویەکی دوور و درێژە داگیرکاریەکی زۆر لەسەر کوردستانەوە هەموو کوردستان بەگشتی بەڕێوە دەچێت. گەربین باسی چالاکیەکەی هەڤاڵجیلان بکەین، هەڤاڵجیلان لەو سەردەمەی خۆیدا درکی بەو داگیرکاری و بۆ هەموو پیلانگێڕەی دەوڵەتان و جیهان و بەتایبەتی دەوڵەتانی دەوروبەر کە لەسەر کوردستان بەڕێوە چوو درکی بەو ڕەوشە کردبوو. هەر بۆیە هەڤاڵجیلان ویستی چالاکیەک ئەنجام بدات بۆ ئەوەی بە هەموو جیهانی ڕابگەێنێت کە ئێوە ناتوانن خۆری ئێمە ئاوا بکەن. هەڵبەتە هەڤاڵجیلان لە ساڵی 1996 لە 30 حوزەیرانی ساڵ 1996 هەڵسا بە چالاکیەک لە شێوەی ژنێکی دووگیان خۆی پرچەک کرد بە TNT. هەڵبەتە چالاکیەکە لە کاتێکا بوو لە کاتی کۆبوونەوەی فەرمانداری شەڕ لە دەوڵەتی تورکیا خۆی تەقاندەوە لە ناوەندی سەربازەکاندا. سەرەڕای کوشتنی 40 سەرباز و فەرمانداری تورکیا توانی بە چالاکیەکەی هەموو دەوڵەتی تورکیا هەموو جیهان بەهەژێنێت بەهۆی چۆن بڵێ قوڵبوونەوەی لە مێژووی گەلان و بەتایبەتی لە مێژووی گەلی کورد توانی زۆر بە وردبینی چالاکیەکەی ئەنجام بدات و ڕۆژێکی بە کاریگەر هەڵبژێرێت. هەڵبەتا هەڤاڵجیلان بۆیە 30 حوزەیرانی هەڵبژارد لە کاتێکا کە لە 29 حوزەیرانی ساڵی 1925 شێخ سەعیدی پیران لەگەڵ 46 هاوڕێی شۆڕژگێڕی خۆی لە ناوەندی قەڵای ئامەد لە سێدارەدران. هەڵبەتە هەڤاڵجیلان ویستی ئەوە ڕابگەێنێت بە دەوڵەتی فاشیست و دەوڵەتی داگیرکار و بە هەموو جیهان کە ئێوە ناتوانن مێژوو لەسەر ئێمە دووبارە بکەنەوە. هەم لە کاتێکی شابوو کە لە 6 گوڵانی ساڵی 1996 دەوڵەتی تورکیا بە پیلانگەڕی لەگەڵ چەند لایەنێکی ترە لە ڕۆژئاوای کوردستانەوە چەندین تۆن TNTیان ئامادە کردبوو کە بچن لە شوێنی زیندانی ڕێبەری گەلی کورد ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بیتەقێنەوە، بەڵام ئامان گیان نەگرت. ویستی وڵامدانەوەیەک بکات بۆ ئەم هەموو داگیرکاریە کە لە مێژووە لە سەرگەلی کوردستان بەڕێوە چێت و تا ئێستاش بەردەوامە. ئەگەر بین سەرێکی مێژوو بکەین زۆربەی ژنی شۆڕژگێڕمان هەبووە لە زۆربەی کاتەکانە تەسیریان لەسەر ڕەوشی کوردستان هەبووە. توانین لە لەیلا قاسمەوە بگرا لە چەندین ژنی تر لە هەر چوار بەشی کوردستان هەمیشە خاوەن هەڵوێست بوونە بەرامبەر ئەو ڕەوشەی کە لە کوردستاندا بەڕێوە چێت، بەرامبەر ئەو داگیرکاری و ئەو پیلانە نێودەوڵەتیانەی کە بەرامبەر گەلەکەمان بەڕێوە ئەچێت. هەڤاڵجیلان توانی ژنی شۆڕژگێڕ پیشانی هەموو جیهان بدا، ویستی هێز و ئیرادەی ژن پیشان بدا، یعنی توانی پیشانی هەموو جیهان بدا کە ژنانیش ئەتوانن شۆڕژگێڕ بن، ژنانیش ئەتوانن چالاکی گیانبازی ئەنجام بدەن، ژنانیش ئەتوان کاریگەریان لەسەر هەموو دەوڵەتان هەبێت. ئێمە وەکو ئێستا ژنان چۆن بتوانین کە چۆن بڵێ سوود لەو چالاکی ئەو ببینین و مێژوو زوندی بکەینەوە لە ئێستادا. ئێمە من وەکو خۆم یعنی بانگ لە هەموو ژنانەکەم کە هەمومان خاوەن هەڵوێستین بەرامبەر ئەم ڕەوشەی کە ئێستا لە باشووری کوردستانە بەڕێوە ئەچێت، ئەم ڕەوشەی کە لە هەموو کوردستانیشا بەڕێوە ئەچێت، داگیرکاریەکی توند هەیە جگە لە هەرێمی برادۆست، لە هەرێمی کەرکووک و لە هەرێمەکانی ترا سوتانی دەغڵودانی جوتیاران هەیە. یعنی لە هەر ناوچەیەک بە شێوازێک و بە سیاسەتێک داگیرکاری لەسەر ئێمە دروستەکەن بۆ نەهێشتنی کولتورمان، بۆ دەستدرێژیکردنە سەر کولتورمان، سەر خاکمان، بە هەموو شێوەیەک یعنی سیاسەتێکی توندە سەرگەلی کورد هەیە. بۆیە ئێمە ژنان بتوانین هەموو ژنان یعنی هەتا لە مامۆستای زانکۆ بگرە لە ژنانی سیاسەتمەدار و ژنانی ناو پەرلەمان، ژنانی ناو ڕێکخراوەکان، هەر ژنێکی ئاساییش بتوانین کە هەڵوێستمان هەبێ بینە